ئاخرین دەرفەتە. ڕەنگە پاژەمە دەرفەتم نەبێ بە گەڵاڵەکەمدا بچمەوە. دەبێ ئامادە بین وە لە هەلێکی باشدا کارەکە تەواو بکەین. ئێوە وا دەزانن سبەینێ ڕۆژێکی باشە بۆ گەیشتن بە ئامانجێکی کە هەمانە. من واز دەکەم کە یارمەتی خوداوەند نزیکە. دەبێ ئەم بارودۆخە بگۆڕین و لە کێوی مقەدەسدا هاوارتان بەرزکەنەوە، چونکە ڕۆژی خوددا نزیکە. یعنی سبەینێ ئێمە دەبێ بۆ خوددا هاوار بکەین؟ ها؟ بە زمانێکی تر دەڕۆینە پێشوازی مەرگەوە. نا، من ژیان هەڵدەبژێرم و لە ئامرازی مردن بۆ خەبا دژی خوداکانی درۆیی وەگەیشتن بە خودای تاقانە کەلگۆردەگرم. بە بڕوای ئێوە ئەو کارەیمە دەتوانێت دوایی بە زۆڵم و زۆر بێنێت؟ ڕەنگ بە بەوەش دوایی نێت. لە کاتێکەوە بووین و لە باب و باپیرانی خۆمان بیستووە ئەم زوڵمە بووە. بەڵام پرسیارە ئەمەیە کە بۆچی ئێمە دەبێ هاوڕێی زۆڵم بین تاکو و خەڵک ئێمە بەچە و سێنەر و ستەمکار بزانن. دروست یان نادروست زۆرێک لە خەڵکی ئەم شارە و زۆرێک لە ئاشنەکانمان لە ڕووم و باقی شوێنەکان ئێمە بە خاوەن بیر و ڕادەزانن. خۆبواردنی ئێمە لە بەندەی ئەمپراتور و ڕەتکردنەوەی خوداکان بێگومان هەمویان دەخاتە فکر و بیرکردنەوە. وا نازانن کە ئێمەش وەگە و مەسیحیانەی کە ئەیسا بە کوڕی خوددا دەناسن بکوژن و کەسێکیش لە بیر و باوەڕی ئێمە ئاگادار نەبێت؟ هەرم مەسیحیانە کە تۆ دەڵێی 1000 جار لە بتپەرستەکان باشترن. من وا بیر ناکەمەوە، بەڵکو دڵنیام کە مردنی ئێمە دەبێتە هۆی پەرەگرتنی ئاینی ئێمە و بۆتی ئیمپەراتۆر دەشکێنێ. وا نازانم لەم دنیا تەنگ و تاریکەدا شتێکی شیرنتر و خۆشتر لە مەرگ هەبێت. گالوس؟ بەڵێ. خاوەنشکۆکان ڕێنمونی بکە. بەسەر چۆ؟ تا سبەینێ. تا سبەینێ. تا خوددا دەسپێرم. خوداحافیز. خوداحافیز تا سبەینێ. فەرموو. بسلامت.